وەکو بردی بەخشین لە هەندەران ئەمڕۆ دومین کۆنفرانسی بەخشین بە ئەنجام گەیشت کە دیبەیتی پشتیوانی هەموو پرۆژەکانە بۆ سەرخستنی زۆربەی ئەو کار و چالاکیانی کە بەخشین لە هەندەران پێی هەڵئەسێ بۆکو ڕەوەندی کوردی ئەمڕۆ کۆبووینەوە کۆنفرانسی خۆمان بە پایان گەیاند و لە ئامانجی کۆنفرانسەکەمان زیاتر برەودان بوو بە نوێنەرەکانمان لە شارەکان و ئەو دەخی لە وقتوانەی کە خەڵکانی خۆمان لە شارەکان دامان ناوە و لە ڕێ ئەوانەوە هاوکاری کۆکەینەوە بە خەڵکی فەقیر و ژاری کوردستان بۆ دەستگای دایک دەستگای خێرخوازی بەخشین لە کوردستان و پشتیوانێکی گەرم و گوڕی ڕەوەندی کوردی مان بەدەست هێنا سپاس بۆ خی گەورە و نوێنەرەکانمان زیاتر بە ئاشنا کرد بە ڕەوەندی کوردی و هەر لەوێەوە داوامان لێکردن کە خەڵکانی خۆمان زیاتر هاوکار و سەرخەری پرۆژەکانی بەخشین بن و بە دەستگای خۆیانی بزانن و ئێمەش وەکو دەستێکی ئەمین هاوکارەکانەگەینە خەڵکی کوردستان. دەستگای خێرخوازی بەخشین کە بە دەستگای دایک ناسراوە لە کوردستان لە ساڵی 2009 دامەزراوە. ئەڵێم ئینسانی موسڵمان نابێ بەخشەر نەبێ بەڵکو ئینسانی موسڵمان پێویستە لە هەموو کە زیاتر بەخشن دەبێ. یەکێک لەو کارانی کە ئێمە خوشکان بە هاوبەشی برایان ئەیکەین کاروباری بەخشینە ئێمە وەکو خوشکان هەڵەسین بە دابەشکردنی دەخیلەی بەخشین کە هەڵەسین بە دابەشکردنی دەخیلەی بەخشین ئێمە چەند ئامانجێکمان هەیە لەو بارەیە. یەکەمیان تۆخکردنەوەی سیفەتی متەقینە کە خوای گەورە لە قورئانە چەند جار ئاماژەی پێکردووە کە یەکێک لەو سیفەتانی کە متەقین هەیەە سەدەقە و بەخشینە یان زەکاتە. ئێمە ئەو بارانی کە خوای گەورە ئێمە داوای لێکردین ئەهێنی باری پراکتیزەواتە ئێمە بە عەمەلی ئەو کارە جێبەجێ ئەکەین بۆی دایکەکە بیکا کە دایکەکە کردی کە سنتەری پەروەردەیە لە وڵاتە بۆ مناڵان کە پەروەردەی مناڵ لە وڵاتە زیاتر دایکە. بۆ کۆبووینەتەوە بۆ ئەوەی نەوەکانمان لەناو نەچێ بۆ ئەوەی خۆمان لە ناومان نەچین بۆ ئەوەی بتوانین وردە ئێمە بە خەڵکی بە کۆمەلگای کوردی بە خەڵکانی تر بڵێن کە ئێمە هەین. خۆشیم هەیە بۆ ئەو خانەوادانەی کە ئەم برا بە ڕێزانە پێکیان هێناوە بەڕاستی هەموو جارێ من کە ئەچم بۆ شارەکانیان ماندووە بن زۆر پێمانەوە. یەکەم ئەو برایە کە نوێنەری بەخشینە ئەو ڕۆژە تەواو تەرخان ئەکات واز لە ئیش و کەسابەتی خۆی ئەهێنێ بەیەکەوە ئەگەڕین و هاوکاری کۆکەینەوە بۆ بەخشین. کاک یاعقوب لە شاری مانچستەر، باش برای بەڕێزمان کاک نەریمان لە شاری بەرمینگهام، برای بەڕێزمان کاک عەبدولجەبار لە شاری وێکفیلد، برای بەڕێزمان کاک بەختیار لە شاری دارڵتن، برای بەڕێزمان کاک حاجی سیروان لە شاری شەفێڵد، برای بەڕێزمان کاک عەلی هەردی لە شاری پیتەبۆرۆ، برای بەڕێزمان کاک ڕەوەند لە شاری نۆتینگهام، برای بەڕێزمان کاک مەلا موسا لە شاری ستۆکتن، برای بەڕێزمان کاک موختار لە شاری مانچستەر، برای بەڕێزمان کاک مەلا محەممەد تەمان کاک مەلا محەممەد خوازای باتەوە خۆشی و خێزانی هەر نوێنەری بەخشینن و خێزانیشی ئەندامی بۆردی بەخشینە. برای بەڕێزمان کاک مەریوان لە شاری نیوکاسڵ، برای بەڕێزمان کاک کاروان حاجی لە شاری بەرمینگهام.